دژی دەستێوەردانی حیزبی لا دامەزراندنی ژمارەیەک پەرستار بەشێک لە دەرچوانی پەرستاری زانکۆ و یاریدەدەری سڕکردن لە سنووری ڕاپەڕی لە بەردەم تەندروستی ڕاپەڕین گربوونەوەیەکیان ئەنجامدا وەکو خۆیان دەڵێن بەدەر لە یاسا و ڕێنمایەکان و با ساختەکاری لە بری بڕوانامە و ساڵی دەرچوون و ساڵی خزمەت با تەسکەی حیزبی ناوی دامەزرێنراوان دانراون. ئێستاش دووبارە بە واستەی حیزبی چاوبەستیان کرد لە حکوومەت و بوونە گرێبەز لە کاتێکدا هەموو ئەو ناونیشانە نیان دەگرتەوە کە لە فەرمانە وزاری ئەسڵیەکەدا هەیە. لە هەموو شارەکان فەرمانە وزاریەکە وەکو خۆی جێبەجێ کراوە جگە لە دەڤەری ڕاپەڕین. کاتێ فەرمانە وزاریەکە دەرچوو 5 مەرجی تێدا بوو هیچ کام لەو مەرجانە ئەوانی نەدەگرتەوە بۆیە پەنایان بردە بەر واستەی حیزب و نووسینگەی بەرپرس نەما تەکلیفی لێ نەکەن و نەچن بۆی و بە هاوکاری ئەو بەرپرسانە زەخت کرا لە بەڕێبەراتی تەندروستی و بریکاری وەزارەت و فەرمانەکە بۆ ڕاپەڕین دەستکاری کرا. ئێمە وەکو دەچوانی پەرستاری زانکۆ و سڕکردن دژی ئەم کارین و لە حەق و مافی خۆمان خۆش نابین و کارێکی لەم جۆرە بە ناحەق و زوڵم ئەزانین. پێویستە بوو وەسێندرێت هەموو شارەکان بە پێی فۆڕم بووە فۆرمێک دروست کراوە لە وەزارەتی تەندروستی هەولێرەوە و دانراوە کە ئەو کەسێک کە کۆلژی پەرستاری بووە و کەسێک کە سڕکردن بووە بۆی هەبوو ئەو فۆرم بڕکاتەوە. من خۆم برادرم هەیە لە سلێمانی لە شوێنەکانی تر خۆبەخشی پەیمانگای تەندروستی کۆمەڵ بووە خۆبەخشی پەیمانگای پەرستاری بووە بە هیچ شێوەیەک بۆی نەبوو ئەو فۆرمە بڕکاتەوە کە لە سەنتەری کۆڕناش داوامی کردووە. بەڵام لە بەڕێوەبەراتی تەندروستی ڕاپەڕین ئەو شتە ساختەکاری تیاکراوە. لەبارەی دامەزراندنی 30 کەس لەسەر میلاکی تەندروستی ڕاپەڕی بەدەر لە یاسا و ڕێنمایەکان پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەری تەندروستی ڕاپەڕینەوە بەڵام ئامادە نەبوو ڕوونکردنەوە و لێدوان لەو بارەیەوە بدات. ئەندامێکی پەرلەمانیش لا لیژنەی دەستپاکی دەڵێت ئەو کەسانی کە دامەزراون لە بری بڕوانامە و ساڵی دەرچوون و ساڵی خزمەت حیزبی بوون کراوە تا پێوەری دامەزراندنیان. لە ماوەی ڕابردوودا فەرمانێکی وەزاری دەرچوو بۆ بەشی تەندروستی کە 30 کەس لە دەڤەری ڕاپەڕیندا بمەزرێ لە بەشی کۆلژی پەرستاری و یاریدەری سەرکردن بەڵام بە پێچەوانەی ئەوەوە لە دەڤەری ڕاپەڕین بەهۆی دەستێوەردانی حیزبی و بەرپرسی حیزبیەوە لە کۆمیتۆ مەڵبەندەکانەوە خەڵک دانراوە بەبێ لەبری ئەوەی بە پێوەری شەهادە و ساڵانی دەرچوون و ساڵی خۆبەخشی ئەو کەسانەدا بمەزرێن بەڵام بە پێچەوانەوە حیزبی بوون کراوە بە پێوەر. من ماوەیە کە بەدواداچوون کردو لەسەر ئەو کەیسەوە بەردەوامیش دەبم و دەیدەم بە هەردووی لیژنەی دەستپاکی و لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان و بەدواداچوونی وردی لەسەر دەکەم پێویستەوە ڕابگیرێ. دەرچوانی بەشی پەرستاری زانکۆ و یاریدەدەری سەرکردن لە سنووری ڕاپەڕین دەڵێن تا بەدەستێنانی مافە ڕەواکانمان کۆڵ نادەین و هەموو ڕێکارێکی یاسایی و مەدەنی دەگرینە بەر بەلایەنە پەیوەندیدارەکان و بەرپرسانی تەندروستی ئیداری ڕاپەڕینیش دەڵێن چیتر مای قبولکردن نییە حیزبی بوون بکرێتە پێوەر بۆ دامەزراندن پێویستە دەستی حیزب لە دامەزراندن دوور بخرێتەوە و چیتر مافی دەرچوانی دانەمەزراو پێشێل نەکرێت. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.